بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ژیان بەسەربردن لەگەڵ هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تام و چێژی تایبەتی خۆی هەیە. ئێمە دەرسانی ڕابردووە لە خزمەتی مصعبە، لە خزمەتی معاذە، لە خزمەتی ئەبوو بەصیرە، لە خزمەتی ئەبوو ئەیوبی ئەنساریە، لە خزمەتی خەبابی کوڕی ئەرەتە ژیانمان بەسەر بردووە. بەڕاستی ئەو ژیانەی کە لە خزمەتی ئەوانە بەسەرمان بردووە چێژی تایبەتمان لێ وەرگرتووە. بینیومانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چەندێ هاوڵانی خۆشەوێ، هاوڵان چەندێ ئەویان خۆشەوێ. ئەمڕۆ حەزەکەم لە خزمەتانە لەگەڵ کەسێکی زۆر نزیکی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ژیان بەسەر برین. ئەو کەسەش مناڵێکی عەبدە، کاتێک کە دایکی قەرار ئەدات بچێ سەردانێکی ماڵە باوان کە تاکە کوڕێکی هەیە و لەگەڵ خۆیان ئەیبا هەر ئەگاتە ماڵە باوان و جەنگ دەست پێ ئەکا و مناڵەکە ئەدزرێ، لە زۆر شوێن ئەفرۆشرێ، هەتا ئەگاتە شام. حەکیمی کوڕی حیزام ئەچێتە شام و کۆمەڵە عەبدی زۆرە کڕێ و ئەیان هێنێتەوە بەرەو مەککە. ئەوێ لە مەککە لە سووقی عوکاظە بیان فرۆشێ. سووق و بازارێکی گەورە، شوێنی فرۆشتنی عەبدەکان، شوێنی وتنی شەعر، شوێنی مونافەسەکردن. ئەویش بریتیە لە زەیدی کوڕی حارثە. کاتێکەوە حەکیم یێتەوە ناو شاری مەککە و ئەو هەموو عەبدەی هێناوە بۆی بیان فرۆشێ، پوری کە ئەکاتە خەدیجەی کوڕی خۆیلد ئەچێ بۆ لای بۆ بەخێر هاتنەوەی. زۆر ڕێز لە حەکیم ئەگرێ. لە پاداشتی ئەم ڕێزا حەکیم بڕیار ئەدا سەیری عەبدەکانەکای کە لە عەبدەکان هەڵ ئەبژێرێ و پێشکەشی ئەکا بە خەدیجە کە ئەویش بریتیە لە زەیدی کوڕی حارثە. زەیدی کوڕی حارثە لەگەڵ خەدیجەیە گەورە ئەبێ، فێری فنوونی بازرگانی ئەبێ، فێری و کاروباری ژیان ئەبێ، فێری سدق و ئەمانەت و ڕازگۆیی ئەبێ. وردە وردە جار بەجار لەگەڵ گەشەی خۆیان لەم ماڵە جوانە دەرس و تعلیمی زۆر گەورە وەرەگرێ، هەتا وەکو خەدیجە شوو ئەکا بە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەچێتە ناو ماڵی نبووەتەوە. خەدیجە ئەوێ شتێکی زۆر گران بەهای لای خۆی پێشکەشکا بە هاوسەرەکە. ئەگەڕێ سەیرەکە زەیدی لە پێیەتە پێشچاو کە باشترینە لە عەبدەکانی، ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەم عەبدە پێشکەش بە تۆ ئەکەم. لێرە هەڵوێستەیەکی زۆر سەیر لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هێشتا نبووەت نییە. ئەم گەنجە ئەبێتە عەبد و غوڵامی ئەم کە سەیری ئەکا، سەیری ئەخلاق و ڕەوشتی بەرزی زەیدەکە، بڕیار ئەدا ئازادیکە. هەر ئەو دەقەیە پێش نبووەت بە پێی کتێبە مێژوویەکان کە نووسراوە زەید ئازاد دەکرێت.
پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئازادیەکە. دوو ڕیوایەت هەیە لەسەر ئەم گەنجە کە شکڵ و شێوازی چۆن بووە. هەندێک لە ڕیوایەتەکان ئەڵێن کەسێکی ئەسمەر ڕەنگ بوو، ئەسمەرەکەی مەیلە و سپی بوو نەک مەیلە و ڕەش. هەندێکیشە فەرموون نە سپی تەواو بوو زۆر. دوای عەرزتانەکەم ئەو اختلافە لە چیەوە هاتووە کە زۆر سپی بوو. ئەم گەنجە جوانە کە ئازاد کراوە ئیتر کەسی نییە بڕۆ بۆ کوێ بچێ. داوا ئەکا لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە بمێنێتەوە خزمەتکاری ئەو بکات. لە ناو مەککە هێشتا نبووەت دەستی پێ نەکردووە، کەسێک خۆی تەبەڕع کردووە بەس خزمەتی محەممەد بکات صلی الله عليه و آله وسلم. وردە وردە لەم ماڵا گەورە ئەبێت، خەبەر و دەنگ و باز بڵاو ئەبێتەوە. هەندێک لە تیرەی خۆی لە بەنیکە لە بیان بۆ حەجکردن بۆ مەککە سەیرەکەن بەخوای ئەم لوتە لوتی زەید تۆزە دیقەتی ئەدەن بەخوا لە حارسەی باوکی ئەچێ. پرسیاری لێەکەن ئاڵێ وەڵام منیش ئێوە ئەناسمەوە بە مناڵی ئێوەم بینیوە یەکتر ئەناسنەوە. فعرفهم وعرفوه ئەی لەکوێی چی ئەەکەی؟ ئەڵێ وەڵا ئاوا ئازادیان کردوم لە ماڵی فڵان کەس مێسە خزمەتکاری ئەوەکە تازە لەگەڵ ئەوام. ئەمانیش ئەڕۆنەوە تەبعەن دایک و باوکی چەند گریاون چەند هاوار و ناڵە بە دوای ئەم کوڕا ئێستاوە تا سۆراغێکی دوای چەند ساڵ دەرکەوتووە. باوکی بە مامی ئەڵێ خۆت کۆکەرەوە، هەرچی کەلوپەلمانە با کۆی کەینەوە بچین بەشکم هەرچۆنێ بیدێن بەم پیاوە ئەم کوڕەمان بداتەوە. یەن هەرچی کەلوپەل و پارە و سەرۆت و سامانە هێناویانە یەن پرسا تا ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دۆزنەوە. هێشتا نبووەت نییە. ئەچنە خزمەتی ئەی خۆشەویست هاتووی تۆ خۆت ئەزانی ئەم کوڕی ئێمەیە، هەرچیت ئەوێ ئەدەینێ، بەڵام ئەگەر تۆ چاکەکاری لەگەڵ ئێماکەی کەمێ پارەی کەممان لێسەنی بەس هەرچیمان هەیە هێناومانە، لە وشترە لە مەڕ و ماڵاتە لە ئاڵتونە لە پارێ هەرچیمان هەیە، ئەدەواتی شەڕمانە چەکوشتەکانمان هەمووی هێناوە، هەمووی ئەدەینە تۆ کوڕەکەمان بدەیتەوە بەشکم تۆش لطفکەی لەگەڵمانە کەمێک کەمترمان لێ وەرگری، بەخوا لەمانە زیاتر هیچمان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ زەیدم بۆ بانکەن. ئەی زەید ئەم دوو کەسە ئەناسی؟ لە ڕوایەتێکە ئەڵێ 3 کەس بوون. ئەڵێوتی وەڵا ئەمەیان باوکمە حارسەیە، ئەمەیان مامە، ئەوشیان برامە، هەرسێکی ئەناس. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕوویان تێئەکا ئەڵێ مادام وهایە من ئەوە بڕیارێکی تر ئەدەم، ئەم کوڕە خۆی اختیاری ئەدەم، ئەم لاوە خۆی هەڵبژێرێ، ئەگەر ئێوەی هەڵبژارد من هیچ شتێکم لە بەرامبەران ناوێ، منیشی هەڵبژارد بە هیچ شێوازێ ئەو کەسەی من هەڵبژێرێ تەسلیمی ناکەم. بیرکەنەوە لەم مووقیفی ئەم مناڵە ئەبێت چەند گریا بێ بۆ دایکی بۆ باوکی خەفەتی خواردەوە بیری کردێتەوە، بەڵام لە ماڵی نبووەتە زۆر ئارامی گرتووە. ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێش نبووەت زۆر کاریگەری لەسەردانەوە. ئاوا سەیری پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه و آله وسلم سەیری باوکی و مامی ئەکا، کامیان هەڵبژێرم؟ دوای بڕیارەدا ئەفەرمێ ئەمما ئەنا فما الذي أختار عليك أحدا أنت مني بمكان الأب والأم. بخوا من لدوای تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە هیچ شێوازە هیچ کەسێک هەڵ نابژێرم، بەس تۆم ئەوێ، بەخوا تۆ لە جێی دایک و باوکم بوو. باوکی زۆر سیر بوو ئەم مووقیفە بینی، وتی وەی حەق هاوار بۆ تۆ، کەس هەیە عەبدایەتی هەڵبژێرێ، کەس هەیە ماڵێکی غەریبە هەڵبژێرێ، باوک و دایکی خۆی و خزم و کەسوکاری هەڵ نەبژێرێ، ئەو من و مامە هاتووین. فەرمووی بەڵێ وەڵڵاهی ئەوەی لەم پیاوەم بینیوە لە هیچ کەسێکم نەبینیوە، لەبەرەوە دەستبەرداری نابم. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر بەم قسانە دڵخۆش بوو، زانی ئیتر تەواو ناچێتەوە. عادەتێکە بوو لە عەرەبیە پێوتە عادەت التەبەنی، کەسێکیان هێنا عەبدێکە ئازادیان نەکرایان کرد بە کوڕی خۆیان. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەڵسا چوە لای کەعبە، هاواری کرد، خەڵکێکی زۆر لە قوڕەیش کۆبوونەوە، وتیەوە بڕیارمدا لەم دەقەوە زەید کوڕی منە، ئیرسی لێ ئەبەم ئیرسم لێ ئەبا، ناویان لەنا زەید بن محەممەد، تەواو کوڕی ئەوە. زەید زۆر دڵخۆش بوو، باوکو مامیش کە زانیان ئەم پیاوە ئەمەندە ڕێزی لێ ئەگرێت، دڵیان ئارامی گرت و دەستخۆشیان لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کرد و گەڕانەوە. زەید لە ماڵی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم مایە. تەسەوڕکەن ئەم مەشهەدە
هەموو جارێک ئەی خوێنمەوە سوبحان الله دڵی بێخودیەتەوە یاد یعنی بێخود لە شعری دڵیە ئەفەرمێ کاتێک کە دڵ زۆر گەڕام بە دوایە شی و دۆڵی کوردستان هەمووی گەڕام ئاخۆ بە چ شتێکەوە سوتاوە بە چ شتێکەوە گیرساوە کە زانیم چۆتە لای سالاری مەدینە دڵنیا بوو میتر نایەتەوە لای من بەخوا ئەوەی لەژێر سێبەری پێغەمبەری خۆیان صلی الله علیه و سلم ئەو قڕە بگرێ ناتوانێت بگەڕێتەوە ئەبەد زەید چۆن ئەتوانێت بگەڕێتەوە کە نیگای جوانی خۆشەویستمان صلی الله علیه و سلم ئەبینێ بۆیە زەید ناو لێنرا بە کوڕی پێغەمبەریان صلی الله علیه و سلم کوڕی محەممەد کاتێک کە وەحیش هاتە خوارەوە یەکەم جار خەدیجە دایکمان ئیمانی هێنا سەیدنا عەلی ئیمانی هێنا دواتر زەید ئیمانی هێنا لە هەندێک کتێبی سیرە نووسراوە یەکەمین کەسێک لە عەبدەکان کە ئیمانی هێنا زەید بەڵام زەید عەبد نەبوو وشەی مەولایان بە عەبد لێک داوەتەوە مەولا لە زمانی عەرەبیە زۆر جیاوازە عەزیزان مەولا ئەو کەسەیە کە ئازاد دەکرێ بەڵام نیسبەتی ئازادیەکەی ئەدرێتەوە پەنای گەورەکەی مەولا لەگەڵ ئەوە زۆر جیاوازە لەگەڵ عەبدا بۆیە یەکەمین کەسێک لە مەوالی لەو عەبدانەی کە ئازاد کرابوون ئیمانی هێنا بریتی بوو لە زەیدی کوڕی حارثە نەک لە عەبدەکان ئەوانە پێیانوتەوە عەبدی قین لە عەبدی قینە هەندێکە فەرمون خەبابی کوڕی ئەڕەد بوو هەندێکیشە فەرمون بیلال بوو ڕیوایەت اختلافی هەیە لە عەبدا ئەمە مەولای پێغەمبەریانە صلی الله علیه و آله وسلم زۆرینەی ڕیوایەتەکان ئەڵێن ئیمانی ئەم کەوتە پێش ئیمانی ئەبوبەکر سەیدنا ئەبوبەکر لە دوای ئەم ئینجا چوارەم کەس ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمانی هەیە لە ماڵی نبووەتا بەم شێوازە گەورە بووە لە خزمەتی پێغەمبەری خوای صلی الله علیه و آله وسلم ئەی مادام بۆتە کوڕی ئەو ئەبێ ژنی بۆ بێنێ هەروەکو ئێستا ئەی کوڕەکان چاوەڕێی باوکیان ناکەن ژنیان بۆ بێنێ بە هەمان شێوەز پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم سەیری کرد گەڕا کێ بۆ بخوازێ ئەو دەقەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دایک بوو ئەیمن ئازاد کرا کاتێک کە عەبدولموطەلیب موژدەیان دایە کە ئەبوو طالیب کە موژدەیان دایە کە ئەوەتە الحەمدولله کوڕێک بووە لە عەبدوڵڵا بڕیاریدا ئەو ئافرەتەی کە موژدەی دایە ئازادی کرد و ئەم ئافرەتە شیری دا بە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە لە باوەشی گرت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەم ئافرەتەش ئازاد بووە هێنای کردی بە هاوسەر لەگەڵ زەیدی کوڕی حارثەیە وردە وردە ئەم دوانە ژیانیان پێکەوە ئەو گوزەران زۆر دڵخۆش بوون خوای گەورە مناڵێکی پێ عەتا کرد ئەلێ راسمەوە سەر باسی سپیەتەکەی زەید ئەو ڕیوایەتانەی کە ئەڵێن زەید زۆر سپی و جوان بوو سبحان الله ئوسامە زۆر ڕەشێکی قەترانی باش دایکی ئەسمەر باوکی سپی کوڕێکی ڕەش خەڵک مقۆمقۆیان ئەکرد لە ناو مەککەیە ئەنو بەخوا ئەمە کوڕی خۆی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە وشەیە زۆر بێتاقەتە بوو زەیدی شتێک لە دڵیان مابوو هەتا وەکو مەدینە لە مەدینە پیاوێک هات ناوی مجەزەز بوو مجەزەز قائف بوو قائف چییە؟ طبعا ئێستا فحوصات هەیە بۆی بزانی ئەمە ئەولادی ئەو کەسەیە یان ناوانە فحوصاتی غەڵەتی ئەمڕۆ قائف کەسێک بوو بە پشتی سەرە خەڵکی ئەناسیەوە یا بە بنی پێیە خەڵکی ئەناسیەوە غەڵەتی ئەبەد نەئەکرد لەکوێ بێتە ئەوە هی ئەوەیە بزەبت ئەو خەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پێیان وتیان مجەزەز هاتووە لە صەحیح بوخاریە واریدە زۆر دڵی خۆش بوو وتی ئێستا گومانەکەی سەر زەید لا ئەبم لە دڵی زەیدا ئەیزانی شتێک هەیە وتی ئادەی زەید و ئوسامەم بۆ بانک هەردووکیان بان کرد وتی هەردووکتان بچن ژێر ئەو جێگایەوە ئادەی سەریان داپۆشن با دیار نەبن بەس قاچیان بنی پێیان بەدرەوە مجەزەز هات وتیان ئەی مجەزەز ئەم قاچە سپی و ڕەشە چۆن تێ ئەگەی فەرمووی شاهیدی ئێم لە بەردەم خوایە ئەم قاچە ڕەشە لەم قاچە سپیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر دڵی خۆش بوو هاتەوە عائیشە فەرمێ زۆر فەرەحی بوو فەرمووی مجەزەز ئەمڕۆ وتوێتی ئەم قاچە لەو قاچەیە زۆر دڵی خۆش بوو و دڵی زەیدیشی شتێکی تیان نەما زۆر ئارام بوو و ئەو عیبەی کە ئەهاتە سەر ئوسامە نەما و خەڵک هەموو شاهیدیان ئەدا چونکە ئەیانزانی مجەزەز غەڵەت ناکە قائف غەڵەت ناکە ئێمە دوو شتمان هەیە لە شەریعەتە
بمەزەندە کاری لەسەر ئەکرێ هەموو شتێن بە عەقڵیاتە ئەو دوو شتە نەیە بەمەزەندە کاری لەسەر ئەکرێ مەسەلەی طائف لەگەڵ مەسەلەی قرساندنی بەرووبوومە بۆ زەکاتدان ئەم دوانە کەسی خەبیر دێ بڕیار ئەدا لەسەری بەنمونە تۆ ترێت هەیە کامتان باخی ترێ هەیە دەی جەماعەت طبعا ترێ خۆی بێ زەکاتی بدەی ێ باشە من ترێ چۆن زەکات دۆم زەکاتی مێوژ ئەدرێ خۆ تری هەمووی ناکرێتە مێوژ بڕێکی بە تەڕی ئەخورێ کورە بڕێکی ئەبەخشرێ ئەی چۆن بزانم ئایا زەکاتی ئەکەویان ناک کەسێکی خەبیر ئەهێنیت سیر ئەکا ئەڵێ بە مەزەنەی من ئەمە 100 تەنەکە مێوژ ئەکات ئەو کاتە بڕیار ئەدێن ئەم کەسە 100 تەنەکە زەکاتی 100 تەنەکە مێوژ بدە خۆ ترێیە ئەم بڕیارە لە شەریعەتە وەرەگیری خۆمە قرساندنە بەڵام شەریعەت قبوڵیەک لە مەسەلەی قائیفیشە ئەو هەیە هەموو ئەحکامەکان قبوڵەکرێن جارێک پرسیاری ئەوم لێکراکە ئەو عەزیزانەی هەڵەبجە کە ئەدۆزرێنەوە ئایا چه حکمێکیان هەیە ئایا ئەم ئەحکامی با بڵێن جۆرە فحوساتانە هیچ بڕیارێکی بۆ ئەدرێ لە شەریعەتە بەڵێ هەموو بڕیارێکی پێ ئەدرێ ئەو کەسە دەستنوێژ لەو ماڵە ناشکێنێ نیکاحی ئەو ماڵی بۆ دروست نییە لە میراتی ئەو ماڵە ئەبا هەموو ئەحکامەکان جارێکتر ئەگەڕێنەوە یەنەوە پێشوو چونکە ئەو بڕیارێکە خوا موافقەی لەسەر ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم موافقەی لەسەر ئەکا بابچینەوە سەر زەیدی کوڕی حارثە لە ناو مەککە چی عەذابێکی پێغەمبەری خوا بدرایە صلی الله عليه و سلم کوڕەکەشی بەریە کەوت بەڵام جۆرێک لە پارێزراوی هەبوو چونکە بە بەشێک لە بنەماڵەی با بڵێن بەنو مطەلیب حیسابە کرد تازە جۆرێک لە ڕێزگرتنی تایبەتی هەبوو زخوتات هەندێجار لەسەری کەمە بووە ئەبوو طالب مەجبور بوو چۆن دیفاعکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئاوە دیفاعش بکە لەو بۆیە عەذاب و عیقابی زۆر نەئەدرا ئەمیش هەمیشە خزمەتکارێکی تەواوی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه و آله وسلم هەتا وەکو بابی هیجرەت هاتە پێشەوە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەمری پێ کرد بڕۆ هیجرەت کرد هیجرەتی کرد چوە ناو مدینەی منەوەرەوە دواتر پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەهات ئەنساریەک و مهاجرێکی ئەکردنە برا بەڵام لە زەیدا دڵی نەهات زەیدی کردە برای حەمزەی کوڕی عەبدولموطەلیب کردە برای مامێکی خۆی لەگەڵ مهاجرێکی ترە هەرچیتان هەیە پێکەوە بەشیکەن پێکەوە ژیان ئەبەنە سەر هەردووکیان پێکەوە بوونە برای یەکتر لایە حەمزە مامی پێغەمبەری خۆی صلی الله عليه و سلم لایەک برای کوڕەکەیەتی هەتا ئەو دەقەشەر پێوتێ کوڕی محەممەد وا بۆ شێوازە مەشهورە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دواتر زەینەب هیجرەتی کرد زەینەب کچی پوری پێغەمبەری خۆی صلی الله عليه و سلم لە باوکەوە طبعا کە زەینەب ئافرەتێکی زۆر هەڵکەوتەی جوان بوو پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەمری پێ فەرموو کە شوو بکە بە زەیدی کوڕی حارثە زەینەب زەیدی خۆش نەویست بەڵام نەئەتوانی قسەی پێغەمبەریان صلی الله عليه و سلم بشکێنی هەندێ ویستی بڕیار بدا بڕیار نەدا والله ڕازیم بەوەی کە خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم پێ ڕازیم بڕیاردا شووی کرد بە زەید طبعا زەیدی کوڕی حارثە 5 ژنی هێناوە لە حیاتی خۆیان 5 ئافرەتی خواست ئەفەرمێ سبحان الله شووی پێ کرد بینیان کۆک نەبوو زەینەب طەبیعەتی وا بوو خۆی زۆر بە گەورە ئەزانی ئەوە لە بنەماڵێکی زۆر مەشهورە ئەوانە هەموو جارە ئەیدایەوە بە ڕووی زەیدا ئەوی تۆ عەبد بووی ئەوە محەممەد صلی الله عليه وسلم ئازادی کردی ئەو ئەلێرە شەڕ و ناکۆکی دروسە بوو بەردەوام شەڕ بوو مشکلە بوو رب العالمین حکمتێکی لەما هەبوو وحی هاتووە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم زەید و زەینەب پێکەوە نیان کرێ کە داتن بە یەکتر ئەبێ ئەم دوانە جیابنەوە و دوایش تۆ ئەبێ زەینەب بخوازی لەبەر عادەتی تەبەنی هەڵوەشێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەمە زۆر بەلێ دڵێەوە ناڕەحەت بوو طبعا هەندێک ئاەتمان هەیە باسی دڵی پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه و آله وسلم يعني بیرکەنەوە لە مەسەلەی گۆڕینی قیبلە زۆر حەزی ئەکرد ڕووبکاتە کەعبە ڕوونەکاتە قودس دەریشی نەئەبڕی حەزەکەی خوا جەل جەلالوهو ئاەتی ناردە خوارەوە قەد نەڕا تەقەلوبە وەجهیکە فی السەما باشە سەیری سەرەوە ئەکەیت و دڵە ئەیەوێت باشە
فلنولينك قبلة ترضاها لدڵەوە پێی ڕازی دەڕووکەرە ئەو قبلەیە ئەو کەعبەیە. لەم مەسئلەشە شتێک لە دڵی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم تەواجودی هەبوو، ئەوە بوو هەرچی هەوڵی ئەدا هەموو جارێ بە زەیدی ئەوت لە خوا بترسە محاولە بکەن پێکەوە، لایتیش ئەیزانی بڕیاری خوا چییە، زۆر پێی ناڕەحەت بوو. رب العالمين آياتي نار خوارو وإذ تقول للذي أنعم الله عليه وأنعمت عليه أمسك عليك زوجك واتق الله وتخفي في نفسك ما الله مبديه وتخشى الناس والله أحق أن تخشاه. تو بو كسيك خوا نعمتي بسر هدا باراندو توج نعمتي بسر هدا باراندو آزاد كردو بي علي أمسك عليك زوجك خزانك خود راقرة زينب طلاق مدى واتق الله لخوا بترسى، بينما خود أزاني هر أبي طلاقي بدا وهر أبي توج بيخواز. وتخفي في نفسك ما الله مبديه أويك لدلتا أي شاريته وخوا أي أشكريك أوينا ودل بينة والله جير برا بينة سر برا لخلق ترسي ما ترسل لخلق، فالله أحق أن تخشى خوا أحق ترى شايست ترى بوي ليه بترسي. هند المفسرين سبحان الله هند الروايات بنو إسرائيل يعني هنا يا بابلين هند الروايات يعني هنا كموضوع كعلماء يستهموا يعني لبابي كألين إسرائيليات ما بس ما تنها وإني لبنو إسرائيل ورجيرة ما بس ما نوي أمل لناو أحكام شريعتها جيجينا بيتو هند الروايات يعني هنا على أساس في غمري خوا صلى الله عليه وسلم حزي لزينب كرد إن جاهم جاره حزيشي لزينب بمشي أو ديو طلاقي مدى والله مبدي أنقص بطالة هندي لمفسرين كرديش سبحان الله كوتنا أو غلطة هندي مفسرين جوري عالم إسلامي هاويني خازن أو أنا كوتنا أو غلطانه أصل تفسيرك بوشي وازية كأيزاني أجر أو طلاقي بدأ أبي أنبي خوازة زوري بينا راح دو أيوة إسا أبي عرب تشيبلن ألين أو تاجني كركي خوي خواستو زور بينا راح دو بلام خوا دري خس هم مو يدار خس خفاء نما دي دواي أما فلما قضى زيد منها وطرا زوجناكها سبحان الله 120,000 صحابي في غمري خوا صلى الله عليه وسلم يكداني أنه إلى قرآن هاتو أو زيد أو تلو آيات أخوي قرباسي أكا فلما قضى زيد منها وطرا زوجناكها أم مسألة بخير بو زينبي شو بو زيدش زيد ناوي لقرآن تومار كرا بخلودية ما إخوانينوا لا يكتر أفرمي زوجناكها إما زينب أدين بتو واتخ نكاح هرشي نكاح لسر زوي أكري نكاحي كسك لأسمان كرا كزينبا خو أفرمي إما إيكين خيزانيتو ببرياري خوا جل جلاله همو عقود كان برزامندية أو وليك الرازية أما ينخوا جل جلاله الرازية وبريار دربوي كأم زواج بكري تصور كأم حادثة وبخير شي جورا بو زيد شو بو زينب شانا زيد شانازي أكري ونهم لقرآن تومار زينب شانازي أكرد أيوب خزانة كان يتري في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم أيوب باوكتان ماري برين يا خزمة كانتان من خوا ماري برين خوا جل جلاله أفرمي أما حكمتي تشي بوشي أم نارحتي توشي في غمر إخوة ما نكر صلى الله عليه وآله وسلم بو أفرمي لكي لا يكون على المؤمنين حرج في أزواج أدعيائهم إذا قضوا منهن وطرا بوي إيمان داران هيج حرج وترسي كان نبي نارحت نبن لوي أجر كسيكي تبنيان هبو جنك يخوي طلاق دا أم بيخواز أو أحكام بكاملها الوشاء بابتي تبني لدواي أم حالتان ادعوهم لآبائهم بانيا كبناي باوكي خويانوا زيد شتيك ابو زور شانازي بيوكر زوري بيو خوش بخلق فينا زيد بن محمد على دواء أما برارك قرا زوري بينا خوش بو اگريشي شي كافر واي بيو تا زوري بينا راحت بو زيدي كوري حارثم خوا فرموي ادعوهم لآبائهم بناي باوكيان وبانكيان كان لا يك أميل دزدا كبناي محمد وبانكري بلام لقرآن ناي هاد لقرآن خواي قورا بوي أو يبو قربو كاتو لقرآن ناي هنا كاتك سيدي أو أكي هرشي مشاهدة تو زيدي تيابيني
لخزمة بيغمريانا صلى الله عليه وآله وسلم لغزاي بدر هبو لأحد هبو لخندق هبو جهادي أكد هیچی بەر نەکەوت اینجا کە چوونە ناو مەدینەوە کوڕە ئەسحاب زۆر بوون هەمووی خزمەتکاریان نەکرد ئەنەس ئەرێ تۆ خزمەتی چیەکەی وەڵا هیچی بۆ نەوەتە بەس نعلەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم هەڵەگرت و دایەنایەوە ئەی زەید تۆ جاران هەموو شتێکی ئەکرد ئێستا چی ئەکەی وەڵا هیچی بۆ نەمابووە یەک شت نەبی کە لە جەنگ ئەگەڕانەوە شمشێرەکەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم هەڵەگرت هەتا کاتی جەنگ دەستی پێ کرد هیچی بۆ نەمابووە خزمەت کرد تەنها ئەوەی بۆ مابووە زۆر پێ ڕازی بوو ئەو من شمشێری جەنگەکە هەڵەگرم زۆر مرتاح بوو بەوەی کە ئەو شمشێرە هەڵەگرێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زەیدی زۆر خۆشەویست دایکمان عایشە ئەگێڕێتەوە ئەفەرمێ ئەگەر بیناردایە لەگەڵ هەر جێشێکە بۆ هەر غەزایەک ئەیکردە ئەمیر ئەگەر بەجێشی بهێشتایە لە مەدینە و خۆی بڕۆشتای ئەمی ئەکردە جێگری خۆی هەتا هات لە هەموو غەزوەکانە بەو شێوازە چەندین غەزوەکە ئەم ئەڕوا قیادەی غەزوەکان ئەکرد ئەگەر ئەژمێنێتەوە سەرپەرشتی مەدینە ئەکرد هەتا وەکو عائشە دایکمان ئەفەرمێ ئەگەر حەی بوایە لە ڕوایەتێکە ئەڵێ لەو عاشە زەید لاستخلفه لو كان حيا لاستخلفه الرسول صلى الله عليه وآله وسلم الله أجر زندوب ويتا دواي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أكيد خليفة خوي أو اندرت ببرز مشاهد كان زورا كبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم باسي زيدي تياكل ودا روايات هاتو ليش الرواية كان لا شوي معراجة بيغمريان صلى الله عليه وآله وسلم لأنه بهشتا جاريك زور جواني بيني كاتي أم جارية جواني بيني فرموي أوتو هيك كاملة أصحاب فرموي من هي زيدي كوري حارثة هاتو جراي وزيدي كوري حارثة جاروار كشر يعني أقول لك زينب أيوة فلما كجاريك أم فرمايشتي ببيره هنا جارية قلبي بومدان راو بيغمريان فرموي صلى الله عليه وسلم زو جوان يتر هيك وانا أما والشركة قرصه أجيشت جاريك تاور دور ده صال كيشت هشتي كوتي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم سيطري كر بسر عربة استبيوست جنگي بني الأحمر بكن جنگي روم بكن جيشي آماده كر 3000 كس أم 3000 كسي آماده كرد آدي آماده بن شتكانتان ببخشن چيتان هيا بيان ببخشن آياتي كاتب بخوار ولن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون أو شتي زور بيت خوش أبي أو بخشي ناقيت بلي برو چاكا كاري حتى أو نبخشي زيت هاد لمالا ودانيش بيئي كردوا أرزم كردن لو تاركا بيغمري خوا صلى الله عليه وسلم شتكاني خوي ناو أنا أصحابي جناويان أنا ها أسبيكي زور چاكي هبو مشهور بو ناوي السبل بو بيري كردوا چي زور خوشه سبلي لهمو شتي خوشتره راك الرشوكي سبلي قرتو بردي بو بيغمري خوا صلى الله عليه وسلم يا رسول الله أما لهمو شتي خوشه بيستر اللايمن وبرياء رمدا بخم خزمتي تو بيبخش لبيناوي خوايا بيغمري خوا صلى الله عليه وسلم سي سبلي كرت چند جوان ونازارا وتي أسامة كوا أسامة كوري زيد أسامة هاتا كشوتي أسامة أما بخشم بتو زيد زوري بينا خوش هنا وبيا بكسي فقير سيان بكركي خوي سيري كرزاني دمو چاوي تكسوا فرمو يا زيد إن الله قد قبل صدقتك نار حد ما بخوا جل جلاله بقوري خوي هم صدقتك اللي قبول كردي دواي أسامة بيشكشي كردو باوكي أما بوتو باش أما لقال خوتا الراهاتو 3000 هاولي كو كردو بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم وغزوه مؤتة 3000 كسكة كيبكا بقائديان فرموي زيدي كوري حارثة قائدي أم جيش أي مسلمان واتشن أجنا بني الأصفر بلام أجاتان لي أجر زيد شهيد بو هو جعفر أجر جعفري طيار باشا شهيد بو هو عبد الله كوري الرواحة كوري أجر عبد الله شهيد بو هو مسلمان خويا نيكيب كان بقوري خويا كابريك يهودي جويل لم قصيو هات خزمت بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم وتي يا رسول الله لكتابي اما هاتوا هر بيغمبرك بمجموعه قبلت
بڵێ ئەگەر ڕۆشتن و فڵان کەس ئەمیرتانە و ئەمیرەکە کوژرا فڵان کەس لە جێگەی دانیشێ ئەو کەسە ئەکوژرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ جوابی نەداوە. ئەمەی بە فرسەت زانی لە ناو مەدینە بڵاوی کردەوە بەملا بەولا تی کاکە ئێوە لە نێوان دووشتن یا مەچن ئەم شەڕەکەن بەخوا کوژرێن یا بچن و نەکوژرێن بێنەوە دیارە ئەم محەممەدە درۆک ڕاز ناک صلی الله عليه وآله وسلم هیچ تەسیری لە خەڵک نەئەکرم قسانەی وتی کورە با بچم بۆ لای زەید چوو بۆ لای زەید وتی زەید زۆر بەزەین پیاتایەتەوە بڕۆ ماچی مناڵەکانێک کە خوا حافیزیان لێ بکە بەخوا ناگەڕێتەوە لە کتێبی ئەمە هاتووە تۆ تەواو کوژرای بەخوا جعفەریش ناگەڕێتەوە عەبدوڵڵای کوڕی ڕەواحە ناگە هەر سێکتان کوژراون لە کتێبی ئەمە هاتووە تەواو خۆ ئەگەر بگەڕێنەوە دیارە محەممەد صلی الله عليه وآله وسلم ئەوە ڕاز ناکە لەگەڵتان. یەکسەر لێرە ئوسامە ڕەدیایەوە لێرە زەید ڕەدیایەوە فەرمووی ئەچین بۆ ئەم جەنگە بە ناوی خوا ئەگەر هاتینەوە کولی صدق بۆ پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم نەش هاتینەوە هەر کولی صدق بۆ پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم چونکە تۆ لە وشەی ئەگەر تێ نەگەیشتی ئەگەر دەڵاتی درۆ ناکە ئەگەر پێشهاتە فەرمووی ئەوە من پێم وتی لە کتێبی ئێمە هاتووە پێشهاتی پێغەمبەران ڕەتبوونەوەی نین. ئایا زەید جوڵەیەک حەرەکەیەک نەخێر ئایا جعفەر نەخێر عەبدوڵڵا زۆر بە تەشجیعەوە ڕۆشتن کە چوون ئەی هاوار گەیشتنە کوێ گەیشتنە شوێنێک ناگەنەوە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم 200,000 کەسیان بۆ کۆ بۆتەوە ئەمان 3,000 کەس 200,000 کەس ئەی هاوار چی بکەین. ئەمیر زەیدی کوڕی حارثە هەموویانی کۆ کردەوە فەرمی وەرن ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نردوونی بۆ ئەمە نەیزانیوە دژمنەکەمان ئەمەندە گەورەیە ئەمەوێ ڕەئیتان وەرگرم ئەگەر ئەڵێن فەرمانەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێەکەین و جەنگ و جیهادەکەین ئەگەر ئەشڵێن لێرە ڕائەوەستین و نامە ئەنێرینەوە تا مەدەدی ترمان بۆ دێ قوواتی تر ئەگاتە ئێمە و ئەم جەنگە ئەبینەوە. ئەصحاب هەموو ڕەئی خۆیان ئەوت عەبدوڵڵای کوڕی ڕەواحە هەسا فەرمووی خورە خۆی ئەمە جەنگ لەگەڵ ئەوانە بە عەدەد و عودە ناکەین چەندێ چەکمان پێیە و چەندێ ژمارەمان هەیە و ئەمانە ناکەین ئێمە جەنگ ئەکەین بەو دینەی خوا ڕێزی لێ ناوین پێی جەنگ بە دینەکەین دەی مادام پێ ئەمری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بجەنگ لە پێناوی مادام فەرمووی ئەو شەهید بێ ئەو دانن ئەو شەهید دیارە معرەکەی بینی و زانیوێتی ئەوانیش چەندن با جیهادکەن لە پێناوی خوا جەل جەلالوه بڕیاریاندا جەنگێکی نابەرابەر بکەن چۆن 200,000 و 3,000 کەس جەنگ دەستی پێ کرد جەنگێکی زۆر تند زۆر ناڕەحەت ئەصحاب زۆر ماندوو ئەبوون هەتاوەکو زەیدی کوڕی حارثە شەهید دواتر جەنگ گەرم بوویەوە جعفەری طەیار عەینەن شەهید جاری سێ هەم جەنگ گەرم بوویەوە عەبدوڵڵای کوڕی ڕەواحە عەینەن شەهید ئەصحاب خۆیان لە بینی خۆیانە خالیدیان هەڵبژارد خالید بە عەقڵانەوە بە زیرەکانی خۆی جەنگەکەی بردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە ئەم حاڵەتە لەوێ ڕووی ئەدا لە شام هاتە سەر منبەر هاواریان کرد لە خەڵک کۆبنەوە بانگدان لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها بۆ نوێژ نەبوو بۆ هەموو ئەمرێک کە ڕووی ئەدا بانگ ئەدرا بانگ درا حي على الصلاة حي على الفلاح هەموو کۆبوونەوە هەندێک ڕوايات ئەڵێن لە بانگێکە کە بۆ نوێژ نەبێ حي على الصلاة ناڵێ بەس حي على الفلاح ئەڵێ یا حي على الجهاد ئەڵێ بەپێی موقعەکە هەموو کۆبوونەوە وتیان بزانین پێغەمبەریان صلی الله عليه وسلم چی ئەفەرمێ چوە سەر منبەر ڕووی کردە هاوڵان فەرمووی لە مؤتە جەنگ گەرم بوو تەنورەکە کوڵا زەید کوڕی حارثە شەهید چاوەکانی نوقان و کردەوە فەرمووی جعفەر ئاڵای موسڵمانانی هەڵگرت جەنگێکی بێبەرابەری کرد ئەوی شەهید ئەصحاب هەموو گوێیان گرتە بوو بزان چەند کەس شەهید بووە عەبدوڵڵای کوڕی ڕەواحە عەینەن ئاڵای ئیسلامی هەڵگرت و ئەوی شەهید هاوڵان کۆبوونەوە بە دەوری یەکترا شێرێک لە شێرەکانی خۆیان هەڵبژار ئەو شێرە نەسڕ لەسەر دەسی درا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی وت و دابەزی چوو بۆ
ماڵی جعفەری تەیار مناڵەکانی ماچ کرد سەرخۆشی لێکردن هێشتا جێژ نەگەڕاوەتەوە کەس نازانێ چۆ ماڵی عەبدوڵای کوڕی ڕەواحا چۆ ئەخیر ماڵ چۆ ماڵی زەید کچێکی بچووکی هەبوو ناوی ڕوقەیە بوو ڕوقەیە کە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بینی پێشترش خەبەریان پێگەیشت لەسەر منبەر باس کراوە باوکی شەهید بووە ڕای کرد باوەشی کرد بە قاچی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم گریانێکی زۆر گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیش دەستی کرد بە گریان حتى انتحب واتە هەتاکو هەنسکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەنگی گریانی بەرز بوو ئەلەویا سعدی کوڕی عوبادە نزیکی بوو فەرمووی ما هذا يا رسول الله صلى الله عليه وآله وسلم ئەوە چییە چۆن ئەوە ئەگری لە دوو ڕیوایەتە یەکیان فەرمووی هذا بكاء الحبيب على حبيبه ئەمە گریانی کەسێکی خۆشەویستە بەسەر خۆشەویستەکەیە لە ڕیوایەتێکا فەرمووی هذا شوق الحبيب إلى حبيبه بەخواوە ئەو شەوقەیە کە لە دڵمایە بۆ بینینی خۆشەویستەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زەیدی زۆر خۆشەویست دایکمان عایشە ئەگێڕێتەوە فەرمێ جارێکیان ڕۆشتوو بۆ غەزوەیەک هاتەوە ئەفەرمێ کە هاتەوە تەقەیدا لە دەرگا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم جلی ناوەی لەبەرا بوو جلەکانی دەرەوە ڕائەکشان بە دوایە ڕای کرد باوەشی کرد بە زەیدە ئەفەرمێ والله یەکەم جار و ئەخیر جار و پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ببینم ئاوا باوەشکا بە کەسێکە بە جلێکەوە کە جلی سەرەوەی نەبوو قەت نەمبینی بۆ ئەوە دەرگاش بکاتەوە ڕای کرد ئەوەندەی خۆشەویست ئەم جارە ئەم ویست ناو بۆ ئەم هاوڵە خۆشەویستە بدۆزمەوە وەکو هاوڵە خۆشەویستەکانی ترمان کە سێرم کرد هاوڵان ناویان لێ نابوو حب رسول الله صلى الله عليه وآله وسلم کەسە زۆر خۆشەویستەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم حتى بأسامەی کوڕیان ئەوت هذا حب ابن حب رسول الله صلى الله عليه وآله وسلم أما خوشويست كري خوشويستي بغمري خوايا صلى الله عليه وآله وسلم أفرمي كاتي عمر كري خطاب معاشي داءنا عبد الله كري عمر هاو تمني أسامة كاتي كباركي توزيع كرت باري زورتري بو أسامة دانا عبد الله كري عمر شو ماله وهاتو وتباوكا پارەی کەمە بۆ من دانا و پارەی زۆرە بۆ ئەو دانا و پێکەوە مسلمان بوون عمرمان یەکە بە یەک شێواز فەرمووی وەیحەک هاوار بۆ تۆی عەبدوڵڵا ئەوە خۆی خۆشەویستتر بوو لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تۆ بەخوا باوکیشی لە باوکە خۆشەویستتر بوو لای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زەیدی کوڕی حارثە ژیانێکی پڕ خزمەتکاری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کرد بڕواکەن کە لە خزمەت حیاتی ئەوەستی بەتایبەتی بەشی یەکەمی حیاتی کە پێش نبووەت چۆن اختیاری پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه وآله وسلم بیرەکەیتەوە باشە ئەگەر من ڕۆژێ لە ڕۆژان گەیشتمە خزمەتی خۆشەویست چۆن لەگەڵ یا مامەڵک ئایا دڵم یە بەجێی بێڵم ئایا جوانی ئەو لە بەهەشتا زۆرێک لە جوانیەکانم بیر ناباتەوە دەبیرکەنەوە لەو ساتەی کە لە ساحەی مەحشەرە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم شادەبی تخۆ ئازاری ساحەی مەحشەرە ئەمێنێ تخۆ ناڕەحەتی ناو ئەو مەقامە و ئەو تەکلیفات و ئەو قورسایی کە بەسەر شانتەوە ئەمێنێ بەخوا بە بینینی دیداری هەرچی شتە لە یادیەک بە بینینی جەماڵ و کەماڵی هەرچی شتە لە یادیەک ئەزانی چەند گەورەیە کاتێک کە کەسێک بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەگات خۆزەیت هێشتا نەبووە نەبی هێشتا نەبووە ڕەسوول ئەو قەراریدا لای ئەو بمێنێتەوە دەیت خۆ ئەگەر ئێمە بگەینە لای اشتیاقی ئەومان نییە کە ئیتر هەتایە نەگەڕێینەوە ئێوە تەسەوەرەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نامان ناسێ والله تاک ناوەکانمان ئەزانێ والله چەند جار وتوتە وەسەلم یا وەسەلم لە سەڵاواتەکانتە والله ئەو جوابی داویتەوە والله چەند جار ناوی ئەهێنی جوابت ئەداتەوە کاتێک کە سەڵاواتی لەسەرت مەلائیکە پێ ئەڵێن فڵانی کوڕی فڵان فڵانی کچی فڵان سڵاوی گەیانەتەوە ئەم ناوە غەریب نییە بەخوا بەدە ئاساری دەستنوێژە ئەدناسێتەوە بەناو ئەدناسێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بۆیە جاری وایە لە ساحەی مەحشەرە ئینسان شەرمەندە ئەبێ کاتێ بە حوزوری ئەگا حوزوری خۆشەویستمان
کاتێک کە ئەبینێ کۆمەڵە گوناهی هەیە و شەرمەندە بۆ بەڵام خۆی گەورە گوناهەکانی شاردوێتەوە پیشانی خۆشەویستمانی نەداوە عەفوی کردووی ناوێری چاوەکانە بەرزکەیتەوە بەڵام خۆشەویست بانگت لێ ئەکات بەدەستی مبارەکی ئاوت پێشکەشک ئەبێ ئێمە ژیان لەگەڵ هاوڵانی پێغەمبەریانە صلی الله عليه و سلم بەم ڕۆحیەتە بکەین بەم کەیفیەتە لەگەڵ ئەوە بژین والله ئەگەر لەمە دوا باسی زەید کرا ئەبێ زۆر ڕێزی لێ بگرین چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم زۆری خۆشەویست ئەصحاب زۆر ڕێزیان لێ ئەگرت بە دڵخۆشی ئەو پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دڵخۆشە بوو بە ناڕەحەتی ماڵی ئەو ناڕەحەت ئەبوو ئەمڕۆ لە خزمەت ئەو هاوڵا بووین کە تاکە هاوڵمان بوو لە نێو هەموو 124,000 هاوڵدا ناوی بە تاقی تەنها لە قورئانە واریدە ئێمە ئەبێ لەمە دووە ئەم ئاەتانەمان خوێندەوە ڕوحمان لەگەڵ زەیدا تێکەڵ بزانین ئەم پیاوە گەورەی کە لە قورئانە وشەی زەید ئەخوێنینەوە بزانین چۆن بزانین کێیە بزانین ئەم پاڵەوانە کێیە کاتێ وشەی حبت بیست کە مانایەکی زۆر تایبەتی هەیە لە زمانی عەرەبیە یعنی زۆر زۆر خۆشەویست لە حەبیب بەهێزترە کاتی ئەم کەلیمەیەت بیست یەکسەر زەید بێنرەوە یادی خۆت خۆشەویستەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوای گیان ئێمە ئەم چەند ساتەی ژیانمان لە خزمەتی خۆشەویستەکەی خۆشەویستە بەسەر برد خوای تۆ خۆت ئەزانی ئێمە لە بەرخاتی تۆ کۆبووینەوە خوای تۆ خۆت ئەزانی ئێمە لە بەرخاتی تۆ ئەم کەلیماتانەمان وت دەیا ئیلاهی بمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم زۆری خۆشەون خوای بمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لێیان ڕازیە خوای بمان گێڕە لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەت و لە ساحەی مەحشەرە چاوەکانیان بەدیتنی ئەصحاب شادەبن و لەگەڵ ئەوانە چۆن لێر ژیان ئەکەن لەوێ ژیان ئەکەن یا ڕبی خۆیە داوا لێ ئەکەین هەر هەمووان پێکەوە لە بەهەشتا لە خزمەتی هاوڵانە کۆکەرەوە خۆی لێت ئەپارڕێنەوە لێت ئەڵاڵێنەوە هەر هەڵە و کەم و کوڕێکمان هەیە بەرامبەر بە هەر یەکێک لە هاوڵان کە دوعای خێرمان بۆ نەکردوون کە ڕێڵوانمان بۆ نەناردوون خۆی داوای لێبوردن لێ ئەکەین یا ڕب العالمین یا ڕبی خۆیە گوناهێ بە ئاشکرا کردومانە و شەرمەندە بووین خۆی داوای عەفوت لێ ئەکەین و عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و بێئەدەبیمان کرد یا ئیلاهی عەفومان کە خۆی گوناهێ لەمە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمە دوایکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ڕبی خۆیە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت دڵمان ثابت کە لەسەر ئەم دینەت یا ئەکرەم الئەکرەمین خۆی لەم دنیا دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خۆی لەم دنیا دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ربی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەزەی و ڕەحمەت بەسەرمانە ببارێنە تو گەوری خودمان دەرە دەستی خۆمان خۆی لە زەلکاوی گوناه ڕزگارمان کە نێو چەوانمان بگرە بۆ خەیر یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خۆی بە کەڕەمی خۆت هەموو ئەو حاجە و پێویستیانی کە هەمانە بۆمان جێبەجێکە خۆی داوا لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە پەروەردگارە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە یا ئیلاهی داوا لێ ئەکەین لە گوناهی دراوسێکانمان ببوورە خۆی هەر کەس مافێکی بەسەرمانەوە خۆی لە گوناهی ببوورە خۆی لە گوناهی ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ببوورە خۆی دڵمان یەکخە یا رب العالمین خۆی ئومەتەکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم زۆر ناڕەحەتیان چەشتووە یا ئیلاهی داوا لێ ئەکەین نەسرەتمان بدە یا رب العالمین بمان کەرە ئەو کەسانی کە قابلی نەسرەتن یا رب العالمین یا ربی خۆی داوا لێ ئەکەین محتاجیمان زۆر زۆرە یا ئیلاهی تۆ خۆت ئاگاداری دڵەکانمان هەی خۆی هەموو محتاجەکان بۆ تۆ بەرزەکەینەوە ئەوەندە حەڵالمان بدەرێ لە حەرام بەدوور بین یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی داوا لێ ئەکەین حەرام لە پێشچاومان ناشرین کە حەڵال لە پێشچاومان شیرین کە خۆی داوا لێ ئەکەین بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم خۆی ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریە هەر چاکەیەکی داوا لێ کردو ئێمەش داوا لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیەک خۆی گیان ئەو خۆشەویستەمان پەنای پێگرت و ئێمەش پەنات پێئەگرین و پەنامان بدە یا ربی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت
سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الأکرەمین بمان گێڕە لەو کەسانەی بەناو و سوورەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمان ناسێتەوە یا ربی خۆیە سڵاوی ئەم مەسی ئێمە بگەێنە زەیدی کوڕی حارثە یا رب العالمین خۆیە ئەو خۆشەویستمان بووە یا ربی خۆیە ڕزوانی خۆت بەسەریا ببارێنە دەرەجاتی عالی کە پلەی بەرزکە یا رب العالمین یا ربی خۆیە داوەلی ئەەکەین بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت أم دعانا من قبولك يا رب العالمين خوايا أم دعانا من قبولك يا أكرم الأكرمين خوايا أم دعانا من قبولك يا أرحم الراحمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوايا قول لقناهي من الشيء وجبوري خوايا من قبولك